ئەمڕۆ ئەگەر سێرەی ڕۆژمێر بکەن ڕۆژێکە کە تەرخان کراوە بۆ ژینگە بۆ ئەوەی کە هەموو گیان لەبەرەکان باشتر ژیان بەسەر برن چونکە سەرکۆ ئەمڕۆ ڕۆژی ڕێگریکردن لە بەکارهێنانی زەرفە پلاستیکیەکانە بە شوەیەکی گشتی مادە پلاستیکیەکانە جا بەداخەوە ئێمە هەموو ساڵێک ئەیبینین کۆمەڵێک وێنە بڵاو ئەبێتەوە نیشانەدا چۆن ئەم زەرفانە کە لە نێو دەریاکانە لە ئۆقیانوسەکانە بڵاو کرانەتەوە هەروە فڕێ دراون چەنەها گیان لەبەری ناو دەریاکانیان لەناو بردووە چەنەها باڵندەیان لەناو بردووە و بەداخەوە ئێمە لامان وایە ئیتر ئەگەر شتێکی پلاستیکمان بەکارهێناوە کردمانە سەد لە خۆڵەکەەوە بە هیوای ئەوەی کە بکەینە سەد لە خۆڵەکەەوە لەسەر شەقامەکانە هەروە فڕێ نەدەین ئەگەر کردمانە ناو سەد لە خۆڵەکانەوە ئیتر ئێمە بەرپرسیارەتەکە لەسەر شوهێنمان کەوتێت و هیچ با بڵێن کێشەیەک بەرۆکی ژینگە ناگرێت بەڵام لە بیرمان نەچێت ئەمانە بۆ لەوانەیە سەدان ساڵی پێ بچێت تا تاکو شێ بنەوە جا بەو ڕێژە زۆرش کە ئێمە بەکاری هێنین و ئەو قەڵانەکە هەڵمان داوەتەوە لە با بڵێم خۆڵ و خاشاکەکان کە بەشێکی زۆری مادەی پلاستیکە ئێوە بهێنە پێشچوی خۆتان ئەبێت چ کارەساتێک بەرۆکی ئەم ژینگە و ئەم زەویە بگرێت کە ئێمە تیاژین جا ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئەم بابەتەی واتە بەکارنەهێنانی مادە پلاستیکیەکان کە بەداخەوە دوای کۆرۆنا دوای ئەوەی کەوترا ئێمە دەرفەتێکمان داوە بە زەوی بۆەوەی کە هەناسە بکێشەوە دیارە ئەوەنەی تەمادەی پلاستیکمان بەکارهێناوە سەرکۆ بێگومانەوەی کە گرنگە ئێمە هەمیشە گفتوگۆ لەسەر ئەم ڕۆژە جیهانیانەکەین و واوەشی گرنگە کە ئێمە چۆن بتوانین لەم ڕۆژەیە وەکو زەنجێکی ئاگادارکردنەوە کامانە زیان بە ژینگەیە ماگەێنێ بۆ ئێمە گفتوگۆ لەسەر بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ژینۆ خالید سپۆری پیسبوونی ژینگە کە بەڕێزیان ستا لە ستۆدیۆ ئامادەیە گەر بفەرمێت فەرمووت دکتۆر باشی جەنابەت زۆر زۆر بەخێر بەخێر بێ دکتۆر ژینۆ بژێ سپاسەکەم دکتۆر لە ڕۆژمێر ئەگەر سەیرێکی ئەمڕۆ بکەین ئەبینین بۆ بەکارنەهێنانی مادە پلاستیکیەکان دیاری کراوە پێم خۆشە جەنابەت باس لەوە بکەیت کاتێ ڕۆژێک بۆ بابەتێکی وا تەرخانەکرد مەبەست لە گەیاندنی چی پەیامەکەتیایە بەڵێ خۆی کە باس لە مادە پلاستیکەکان کەین تەوان جۆرە لە مادەن ئەگەرکو پێناسیەکی سەرەتایی بۆ بکەین ئەم جۆرە مادانن لە مادەی زۆر ئاڵۆز پێگاتون و مادەی غێر سروشتین واتە ناتوان بە ئاسانی تێکەڵی ژینگە ببنەوە بۆیە کۆمەڵی مادەی ئالۆزی پۆلیمەرن ئەم مادە پلاستیکانە جا بە شێوەیەکی ئام لەسەر ئاستی جیهان بینرا کە ئەم مادەیە ساڵانە چەندها تەن زیاترێتە ناو ژینگەوە وای لێ هات ئیتر لە کۆنتترۆل دەرچوو بۆیە کە ویستیان تەنا بەشێکی بچووکی ئەم مادە پلاستیکانە کۆنتترۆلکەن ئەویش چی بوو بڵێن کیسی ئالاگە بوو کە ئەم ڕۆژە ناونرا هەموو ساڵێک سێی حەودا دانرا بە ڕۆژی پلاستیک باکفری دەی واتە لەو ڕۆژات تەناشتێک کە بتوانین بەکارینێنی پلاستیک بێژ نەبێت کیسی ئالاگە بێ کە لەم ڕۆژایە بڵێن بۆنەکەش بۆنێکی سادەیەوە نیە بڵێن احتیفالێکی گەورەی بۆ بکرێوانە تەنا ئەوەی هەرکەس لە ئاستی خۆیەوە لە بریکە کیسی نایلۆن بەکاربێنێ بچێ کیسی تورەکە یاخود کاغەز بڵێن ئەمە دەفع بکرێ زۆرینەی کۆمپانیاکان لەم ڕۆژە زۆرینەی تورەکی خامەکەنە بازارۆ یاخود کیسی زەرف کاغەزەکەنە بازارۆ چکە ئەمانە شیبوونەوەیان ئاسانترە لەگەڵ ژینگە و خۆیان پێگاتەکانیان سروشتی ترن زیاتر ئەمە تایبەت بۆم ڕۆژی پلاستیکە بۆی لەم ڕۆژە بەم شێوازە یادێکرێت و هیوادارم لای ئێمەش هەموو ساڵە بەم شێوە یاد بکرێتەوە دکتۆرەوەی کە گرنگە زۆر جارێمان بابەتێک کە پەیوەست بێ بەشینگەوە بابەتێک پێوەست بێ بۆی کە مەترسیە بێ لە سەرمان ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسەریە ئایا ئەم ساڵ لە چاو ساڵی پاراز ساڵی پارکە بەهۆی ڤایرۆسەکەەوە لەوانەیە تۆزێ ژینگە خاوێنی بەخۆی هەناسەی تیا بووە ئامارەکان بەرەو بەرزبوونەوە ڕواایە خۆت ئامارەکان کەمترە بێتەوە لەوەی کە ئێمە مەترسیمانەیە لەسەر مادە پلاستیکەکان تەوان هۆشیارەکان وردەورە بەرزە بێتەوە بەڵام مەترسیەکان زیاتر ئەبێت چکێکم پێویستی مرۆڤ زیاتر ئەبێ بۆ شتە سناعیەکان زیاتر ینی هەموو ئێستا ژیان وای لێ هاتووە کە ئینسانەکان بە دوا شتێکی ئاسانترە ئەگەڕێن ئەگەر بچینەوە سەردەمانێکی کۆن هەر نمونێکی کۆمەڵگی خۆمان بێنینەوە وا بابوو لە ناو خێزانەکانە سفرێگرا ئەخرا ئەم سفرەیەک ساڵ بەکار ئاهات جاریوە بوو زیاتری ئەسڕدرا بەرهەتا و هەڵەگیرا جارێکە بەڵام ئێستا سێرەکەی خواردنەکانمان هەمووی لەسەر مێزە بەڵام بەسەر مێزەکەشە سفرێکی نایلۆن بەکارەهێنین وانە کاوتە ئەمە جۆرێکی ترە لە ئەوەی کە مرۆڤەکان خودی تەماڵی خۆیان وای لێکردوون کە چی بکەن بەکارهێنانی مادەی پلاستیک زیاتر بێ لە ژیانیانە بۆیە ئەتوانین بڵێن تا ئەچینە پێشەوە زۆرینەی کات
بەهۆی لاوازی و کەمی بیرکردنەوەی تەمەڵی مرۆڤەکان وای لێ کە پیسبوونی ژینگە زیاتر بێت ڕوو لە زیاتر وشتی تازەتریەتە ناوە بەڵام وەکوی کە هەمان ئەزانین ئێستا لە هەر کەسێ پرسی ژینگە چی ئەزانێ ژینگە چیە لە ڕووی هۆشیاریەوە هەمان ئەزانین ژینگە لە چی پێگات و چۆن پیس ئەبێ و چۆن پارێزگاری لێکرێت بەڵام ئەوەی کە گرنگە نایکەین ئەوەیە کە جێبەجێ ناکەین خۆی زانیاری دایمەوتراوە زانیاری مهم نییە تەجروبەکردنی زانیارێکە مهمە ئەمەیان هەنگاوەکەیە ئێستا هەموو تاکیگەمە و زانیاریمان هەیە دکتۆر ژینۆ ئێستا بابینە سەر ئەوەی کە ئێمە هەر بە بەردەوامی باسی مادە پلاستیکیەکانەکەن پێم خۆشە بە ڕێزە دووە کەسێکە لە بوارەکە پسپۆڕیت باس لەسەر ئەوە بکەیت ئەم مادە پلاستیکیانە دوای ئەوەی ئێمە بەکارمان هێنان و کردمانە سەڵی خۆڵەکەەوە چی بەسەرادێت ئەم پرۆسی بۆ ئەوە نە بە مەترسیدار سەیرەکرێت باسی لێگرێت لە ڕاستیە خۆی ڕاستێکی مادە پلاستیکەکان توانین دابشکین بەسەر چەند گروپێکە گروپێکیان ئەتوانێت ریسایکل بکرێتەوە بە ئاسانیەتەوە بەدەستەوە بڵێن ئەتوێنرێتەوە و مادەی تری پلاستیکی لێ دروست دەکرێتەوە جارێکە ئەخرێتەوە بەردەستی بەکارهێنەرەکان جۆرێکی تریان هەیە بڵێن بەپێی دێنستێکیان واتە پێی چڕێکیان لە کەمەوە بۆ زۆر پۆلێن کراون جۆرێکی تریان هەیە کە وەکو های دێنست ینی زۆر چڕێکانیان تۆکمەن پۆلیمەرەکانیان زۆر کەسافیان زۆرە ئەمانە تۆزێ بە دەگمەنتر ئەتوانین بەکاریان یان بڵین بەردەستی ئێمە بە ئاسانی بەکاریان بێنینەوە بۆی لە زۆرینەی وڵاتەکان هەلەلۆ بۆ های دێنستی ینی لە کەمە بۆ زۆر هەر هەمووی ریسایکلەکەنەوە ئێستا لە دایبەت لە ئەمریکا توانیوانە حتا ئەوانی زۆر کەسافەشیان کەمە کیسی نایلۆن کە ئێمە ناتوانین زۆر بەکارمی ئەوانش جارێکە ریسایکلەکەن و ینی ئەوە چونەتە قوڵای وەزعەکەەوە لە چی ترا بەکار لە چی بەکارهێنرێتەوە زۆرینەی کات بەرهەمی ئەخیری ماوەکەی ئەکرێتەوە تێکەڵی کۆنکرێت و ڕێگاوبان و ئەمانە ئەکرێتەوە ئێستا ئاخر راپۆرت کە من لەبەر دەستمابووی 2014 کە چیان لێ دروست کردووە نزیکەی ساڵانە 5.7 بلیۆن چیان لێ گاڵۆن گازیان لێ دروست کردەوە بۆ بەکارهێنانی سیارە کە توانێتی کەڤەری 8.7 ملیۆن سیارە بکە لە ساڵێکە ینی توانیانە ئەمانی لێ بەکاربێنەوە ئەوش لە ڕێگەی چی توانەوە و دووبارە لە ڕێی گەرمی و توانەوەی ئەم مادێ و جارێکە ئەیکەنەوە جینەرێشنی تری لێ بەکارێن ئەیکەنە ئینێرجیەوە یاخود کارەبای لێ بەکارهێننەوە بەڵام لەلای ئێمە بەداخەوە دامپەکرێ هەمووی ئەچێتە لانفڵاکەی تانجەرۆ لەوێ ئەکرێ بەژێر خاکەوە بەداخۆ موشی دکتۆر تێکەڵ ئەکرێ ینی بێکەوە ناتوانین جیانکەینەوە بۆی ئەم دەبێم گر بەدەستمانی زۆر کاتۆ ئەگە لە وڵاتی شەوروپیبی شوێنی تایبەتدانراوە بەس بە مادەی پلاستیکی شوێنی تایبەتدانراوە بەس بە شوشە شوێنی تایبەتدانراوە بە کۆمەڵە کەلوپەلی ترکا ئەوەز ئاسانتر کاری لەسەرەکەی ئاسانترە جاویستم بەر لێ بچینە لەسەر و بابەتە جیاکاریەکان بۆ ڕێسایکلین باباسێکی هۆشیاری بکەین باباسێکی لایانی پەروەردە بکەین ینی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە هەمومان تەلەبایەتیمان بینیوە ینی هەموو تەلەبێک مەتارێکی خۆی پێ ڕۆژانە لە ماڵ و دایکی پڕێکرد لە ئاو بۆی نیۆڕۆی هێنایە بۆیە شۆرد و بەیانی هەمان شێوەی سفرەکەی باستە بەڵام ئێمە ڕاستە ئاو پێویستە ڕۆژانە بەڵام ڕۆژانە چەنەها هەزار دەبەی ئاوە بەکاریەت و فرێش ئەدرێ کە لەوانەیە مەترسێکی زۆر گەورەی هەبێ کە لەسەر شەقام و لەناو شوێنە گشتیەکانە بەتی ئەکرێ ئایا تا چەند گرنگە ئێمە لە خێزانەوە بۆ سیستەمی پەروەردە و ئەنجا بۆ قۆناغەکانی تر ئەم هۆشیاری بەردەوام بین بە مناڵەکانمە زۆر گرنگە بە تایبەتی لە مناڵەکان و ئێمە دەست پێ بکەین بە بدانی هۆشیارەکان بەڵام مناڵ لێرە بەڕاستی ئەوە دایمە لە هەموو شوێن باسێکە مناڵ پێویستی بۆ نییە پێی بڵێ ئەو بکە ئەو بکە چکە مناڵ بەس قدوەیەکێوێ چاولێکەرێکی لە پێشوێ بڕا لە بەرەوە من لەو باوەڕام ئەگەر گەورەکە خۆی جێبەجێ کە مناڵەکە ئۆتۆماتیکیان لە باوانیەوەری ئەگرێت ئێستا لە ڕاستیە ئەم من ئەبێ بیر بکەینەوە ینی مرۆڤ ترە بگاتەوە بیر بکاتەوە 15 ساڵ پێش ئێستا چۆن ئاوێ خواردەوە وانە بۆچی هەمووشی تەندروست بووین بۆ هیچی کێشەی نەخۆشیمان کەمتر بوو ئێمە وامان کوورە مەجموعێشتی سەرەکی ژیانی خۆمانمان وەلا ناوە کە پێویستە گرنگی پێبین بەڵام هاتوین ئەڵێن چی وەڵا ئاوی بەلووا ئەو تەنکی سەربانەکەمان پیسە بێ ئاوی دەبە بخۆمەوە یا لە شوێنەکانی تر ئاوێک لەگەڵ خۆی هەڵناگرێ ئاوی بەلوعەکەی پیسە ئاوی بۆری ماڵەوەی ئەبێ ئاوی بازار بخواتەوە نە ئەمە ڕاست نییە چکە ئەم دەبێت کە خۆی ئاوەکەی تایە کە خێتە بەرخۆر مادێکی خەتەرتر دروست ئەکا وەک لەوە تۆ بڵێ
ئێمە لە کێشی ئاوی خواردنەوەی ماڵان بە پێچوانەوە ئاوی ئێمە زۆر پاکە لەو چێ ساڵانە ڕەنگێک بگۆڕە ئەوش بەهۆی دروستبوونی قەوزێ لە ناو بۆرێکانە خۆی لە خۆیان قەوزە شتێکی خراپ نییە ڕاستێکی ئەگەر بێ چیرۆکی قەوزە شتێکی دوور و درێژە بالانین لە بابەتەکان بەڵام ئەمە ئێستا ئەگەر یەک تۆزی باسکەم لەسەر قەوزەش کە لە بۆرەکانە دروستە بێ ماڵان زۆر لی نەترسن بەس بۆ ئەوە قەوزە لە وڵاتانە وەکو مادەی سەرەکی تاوکەری خۆراکی بەکارێت چکە بەشێکی زۆر قیمەی غیزائیتیە بە تایبەتی ئەگەر لە ئاوی پاکە بەرهەم بێت اینجا ئاوی بۆریش ئاوی ماڵان پاکەیان بۆ دەرەجێ پیس نییە بەڵام ئێمە وتاین شتی ترمان هەیە کە پیسە ئەو تا ئێمە ڕۆژانە دووکەڵی سارە هەڵەمژین مۆلیدا هەڵەمژین ئێمە خۆمان لەمانە بپارێزین بە ئاوی بەلەوە بخۆینەوەز دو پلاستیکە بێنین بەڕاستی دو فلتەر هەیە ئێستا ئەتوانین فلتەر بەکار بێنین ئەگەر ماڵەکان خوان ئەمە بکەن ئۆتۆماتیکەن مناڵەکانیش چاو لە باوانیانەکەن کە چوونە دەرەوە تەرمۆزێک پڕەکەن لە ئاو لەگەڵ خوان ئەیبەن یا بتڵێکی شوشە ئێستا بتڵەکانی زۆرە لە بازاڕە ینی کە ناوەی شوشەیە و پارێزگاری لە پێگاتەی ئاوەکە ئاکات باشە. دکتۆر جەنابەت لە قسەکان تا باسی نەخۆشیت کرد ئێمە ئێستا بەداخەوەی بینین زۆرێک لە نەخۆشیەکان بەداخەوە جۆرەکانی شێرپەنجە لەنەوە خەڵکە زۆری کردو یاخود بۆ نمونە هەر بابەتێکی تری ژینگەیمان هەیە ئەم گەرمبوونی زیاد لە ڕادەی هەوا ئەمانە تا چەند پەیوەندیان هەیە بەم شێوازی مامەڵەکردنی ئێمە لەگەڵ هەر بۆ نمونە مادە پلاستیکیەکان ئەوەندەی کە بەکارمان هێناوە ژینگەمان پیس کردو لە کۆتاییە لەوانەیە یەکێک لە هۆکارەکان هەر ئەم بابەتە بێ بەڵێ ئێستا مەسەرەن لە دەریاکانە لە زەریاکانە یەکێک لە هەرە کێشە سەرەکیەکانیان ئەم کردبوونەوەی پلاستیکە بەسەر ڕووی زەریاکەوە ئەمە کە کۆ بێتەوە چی ئەکات ڕێگەی هەتاو ئەگرێت لە سەر بەشی ڕووی سەرەوەی زەریاکە ئەمەوە ئەکا ناوچە ئاویەکانمان کەمتر بوون بە هەڵمیان هەبێت کە بوون بە هەڵم ڕێی لێگیرە ئەمە ژوە ئەکا کە دەورەی ئاو واتە هایدرۆلۆجی ئاو دەورانەکە خۆتاوانەکە ئەمەش کاریگەری هەیە طبعاً لەسەر بارانبارین بە گەرمبوونی گۆیزەی بەگشتی وەرەو کە بەشێکی پیسبوونی ئاوی ژێر دەریاکەش دروستە بێت بۆی تشک ناگاتە بەشی خواری دەریاکە بەشێک لە ڕۆکە ئاویەکانی بنکی دەریاکە ئەمرن کە ئەوان مردن بەشێک لە زیندەوەرەکان کە لەسەر ئەو ڕوەکەن ئەمرن اینجا بەشێکتری زیندەوەرە گەورەکان کە زیندەوەری بچووکە خۆن ئەوان ئەمرن لەم پلاستیکانە ئەچێتە ناو دەمی ئەم بەڵێ مایکرۆپلاستیک هەیە کە جاروە لە طبعاً چەندێکشی ئەبێتەوە سەر و سە ساڵی ئەوێت 500 ساڵ بەرەو سەر ئەنجەشیە بێتە خۆی مادەی پلاستیکێکە کە شیژە بێتەوە هێشتا هەر مایکرۆپلاستیکێ مادی وردووردی لێ پێیا بێت کە ئەمانە ئەخورێن ئەچنە سیستمی ئیتر میتاپۆلیزم و داگەشتنی ئەو پێکهاتیەوە ئەو زیندەوەرەوە ئیتر وای لێکە لە شوێنێکا تەراکوم ئەکا لە شەرایانێکی ئاوەسێ لەش ئەمانە هۆکاربێ بۆ لە ناوچوونی وردە چکە ئەو ترکە بەردەمێکەوێ ئەی خوایانی زۆر کات بڵین ڕاستە زیندەوەرەکان هۆشیارن لە هەڵبژاردننی خۆراکی ڕۆژانەیانە بەڵام بۆ نمونە تۆ مرۆڤێک بکەیتە چوار دیوارەوە هەتا 50 شەو هیچ خواردنی نەیتێ هەموو ڕۆژێ بەس برنج و فاسۆلای بێتێ چی ینی لە ئاخیرە بۆی بمێنێتەوە لێژیان مەجبورە هە برنج و فاسۆلیاکە ئاخوا سەر و 50 شەوەکەش لە بەرۆ زیندەوەرەکەش بە هەمان شێوێت تۆ ئەگەر بێ ئەو خۆراکی لەبەر دەمیاتی هەر پلاستیک بێ پلاستیک بێ ئەو دوای ئوردودا مەجبورە بێانی هەردەمی بۆ با جاری لە جارەکان تاقی ئەکاتەوە ئەڵ بزانام ئەمە چیەوێت ئەدەپتیشن بکاتە خۆی بگونجێنێ لەگەڵی بەڵام چکە وەکوتمان سیستمەکە زۆر کیمیاویە و پێگاتەکانی هیچ ژینگەی نین ناتوانێت بەرگەی بگرێ و تیا تەراکومەکە کۆ بێتەوە ئەبێتە هۆی لە ناوچوونی ئەو جۆرە بۆیە ئەتوانین بڵێن لەسەر ئاستی جیهان ئێستا دەستنیشانیان کردوە نزیکی 750,000 جۆر زیندەوەری ئاوی بەرە و ئینقراس چوە یعنی لە ناو چووە 750,000 بەڵێ جۆر ئەمەش سەبەکەی هەمووی چییە هەمووی سەبەکەی ئەم پلاستیکانەیە کە ئەچێتە ناو دەریاکانەوە ڕۆژانە لەم ماوەی پێشوا بوو ڤیددیۆیەکم بینی لە یوتیوب بوو یەک نایان نابوو جزیرەی پلاستیک یەک جزیرەی گەورە ینی مەساحەکی زۆر گەورە بوو لە ناو دەریایەکە دروست بوو هەمووی پلاستیک بوو ئەم کارێکێک بوو لە کارە ساتەکانی گۆی زەوی ناوبرا هەمووی خۆڵ و خاشاک هەمووی خۆڵ و خاشاک زۆر باشە کەواتە با باسی کێوش بکەین کە ئێمە دوو وەکو هەرێمی کوردستان وەکو پارێزگای سلێمانیژە و دوو سەرچاو ئاوی کە هەمانە دوکان و سیروانە ینی زۆر جار خۆمان سەردانمان کردووە کە ئەبینی ئەو مادە پلاسیکانەی لە قەراقی ئاوەکەیە بەس ئەوە نییە
یعنی هەندێک مادەی پلاستیکیە بە تێکەڵبوونی هەندێک قورسایی کەوتوتە ژێری دەریاچە بڵێ چێتە بەشی ژێری ئاوەکەش کە لەوانەیە هەم چەنەها زیندەوەرد لەناو ئەو دەریایە بکوژێت. ئایا ئەم مانەوەی لە ژێر ئاوەیە کاریگەریەکانی بەردەوامە بێ لەسەر خراپی ئەو جان لەبەرە ئاویانە یاخود چۆن؟ بەتەئکید کاریگەری خراپی هەیە چکێکم ئێمە لە ناو ژینگە سیستمێکمانێ پێڵێن ئیکۆسیستم لەم ئیکۆسیستمە هەموو شتەکان زۆر لە تەوازنان ئەبێ زۆر باڵانسیان هەبێ هەر یەک هاوکاری ئەوی تریان بکات. طبعاً بنکی دەریاکان بەشێکی نیشتوی تیا لەم بەشە نیشتوەشە زیندەوەری تایبەتی وردی خۆی هەیە کە خۆراک و پێویستی بۆ بەشی سەرۆی ئاوەکە دابینەکە لە ناوڕاستی ئاوەکە پێگاتەی زیندەوەر و تایبەتی تر هەن کە خۆراک بۆ بەشی طبقی سەروتری ئاوەکە دابینەکە ئەمان بەردەوام لە سوورێکی داخراوی هاوکاری یەکتران کاتێک کە ئەم مادە پلاستیکە لە بەشی ژێرۆیە بوو ئەنزایمی ئەم مایکرۆ ئۆرگانیزمانە ئەم زیندەوەرە شیکەرەوانە توانای ئەوان نییە قوتیان نییە زۆر بە ئاسانی شیکەنەوە بۆیە چیان لێ ئەنزیمێکی زیاد ئەڕژن جهدێکی زیاد ئەکەن و ئەبێتە هۆکاری وردەورە لە ناو دنیاین لە ناو ئەچن وەکو وتیشم شیبوونەوەی پلاستیکەکان زۆر قورسانی فترێکی زەمەنی زۆری ئەوێ کاتێک کە تەراکمشی کرد بە و شێوە زۆرە قورستر ئەبێت خۆزگارکردن لێی ئەو کاتە ئەوێ بە بەشێک لە بنکی ئاوەکە یعنی تر تۆ تەبقێک لە بریەوەی کە ساند و جۆری گڵ بێ ئەوانە بێت لم بێت چیە پلاستیکە بێت لە ژێر ئاوەکەتە حتمما کاریگەری هەیە لەسەر زیندگی و پێگاتە و کوڵتی ئاوەکە کەواتە و کاتەی ماومانە با بچینە لای چارەسەرەکانەوەی کە زۆر جار باسیەوەکەین گرفتەکان زۆرن ئەگەر لە مادەیەکی وردی پلاستیکۆ دەست پێکەی هەتا ئەو مادە گەورانەشی کە زۆر زیانیان هەیە ئەمە گرفتە بەڵام هۆشیاری زۆر مهمە چارەسەرەکان ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین هەوڵ بین ساڵ بە ساڵ یعنی هۆشیارەکان زیاتر بڵاو بێتەوە بتوانین لەوەی کە ماوەیەک تورەکەیان بەکارێنە بەڵام بەداخەوە نەمان کرد بە کەلتور بەکاری بێنینەوە واز لە زەرفی لایلۆن بێنین ینی کۆمەڵە مادە هەیە بتوانین ئێمە لە خۆمانی دوورخەین. بڵێ ڕاستی من یەک پێش ئەوی باس چارەسەرەکەم ئەمێ هەر بۆ هاوڵاتیان یەک ئاماژی چوک بەم بۆیە نەک بۆی بیان ترسێنم بەڵام لە کۆنەوە وا ڕێنمی کراوە کە مرۆڤەکان دەیمەن ئەو شتانە بەکاربێن کە نزیکە لە سروشتەوە وەکو تەختە وەکو بۆ لەبەری خۆی لە زەویە ئەم بوونی هەیە ئەم مادەیە وەکو هەر و توراویشە مرۆڤەکان لە قوڕۆ هاتوون لەبەر ئێمە لە قوڕەوەین ئەشتینەوە بۆ قوڕوانە لە شتێک بەکاربێنین کە نزیکە لە پێکهاتی خۆمانەوە ئێستا بوونی پلاستیک حتا لە جلوبەرگمانە و زەمان دابەزێنێ لە ڕووی تاقەی مرۆڤایەتیەوە تااقەت دابەزێنێ ناتوانانی ئیتر ئینێرجەکەت بڵۆکە بێ ناتوانانی کۆنتاکت کەی بە عالەمی دەرەوەی خۆتەوە وزەکەت لێرە دائەخرێکە ئینسانی ژوزەی داخرا کۆمەڵێک نەخۆشی لە ناوە ڕووی تێەکە چکەیتر پەیوەندی نامێنێ بە بەش پێگاتەکانی تری گردوونەوە بۆی لێرە تۆ بکە پلاستیک بەکارێنی وردەودە ئەم تاقەیە و فریکوێنسیەت دابەزێ کە دابەزی چیتە عالەمێکی لاوەئی زۆر داخراوەوە و لێ وردەودا بەرەو نەخۆشیەکانە چی ئەمەژێکێک کە لەوانەی کە ئیترە بێ مرۆڤ بیری لێ بکاتەوە هەتا بتوانێت لە پلاستیک دوور بکەوێتەوە تا خۆی بە مرۆڤێکی پاک دابنێ بچێتەوە سەر سروشتی خۆی بەنسبەت چارەسەرەکانەوە گوتمان ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ ئەساسەکەمان بزانین ئێمە لە ئەساسەوە لە چی هاتوین بگەڕێنە بۆ ئەو پێگاتانە بەکاربێنین تا زیاتر سروشتی تر بین بۆیە کە ئێمە زیاتر بمێنینەوە لە ژیانە خۆشەڕی مرۆڤ بۆمانەوەیە. دکتۆر ژینۆ ئێستا ئێمە وای لێ هاتۆ بۆ نمونە ئەگەر کەسێک لە ژێتی علاگەی پلاستیکی لانێ تورەکەی بەکارهێنا یان ڕێژەی بەکارهێنانی مادە پلاستیکیەکانی کەم کردو بەڵام بەداخۆ بە شێوەیەکی گشتی وای لە هاتووە پلاستیک بۆتە بەشێکی دانەبڕاوی ژیانی هەڵێمە زۆرێک لە کەلوپەلەکان بە پلاستیک دروستکە بۆ مرۆڤی ئەم سەردەمە باشترین ڕێگە چارە چێ بە شێوەیەکی گشتی. یەکەم وتمە بێ هەر وا بێت لەسەر ئاستی تاک هۆشاری تاگێ متوانین خۆمان بە دوور بخین یەکەمیان وتمان لە پلاستیک دوور بکەینەوە کیسی زەرف و ئێسەر بۆ خۆشحاڵی بۆ نانکڕین وردەورەخەی کە ئەو هۆشیارە پێیا بێتتر کیسی زەرف بەکارهێنرێ ئەویش ئەبێ بازار هاوکار بێ لەوەیە کە ئیتر پلاستیک نەفرۆشێ ئەگەر ئەو لە بازارە لەبەر دەستی ئاسانکاری بۆنەکە دەستینەکەی لە ماڵەوە تورەکەیەکی خامیا زەمیلەیەک لەگەڵ خۆی لەگرێ ئەبا پێویستەکانی تێکا و ئەیهێنێتەوە ماڵەوە لە بەرامبەرە لە هەندێک لە وڵاتان تۆ بێ پارەک بێ بۆ ئەو پلاستیک بڵێ بەتەکید ئەبێ پارە بێ بەڵام خۆی ئەبێ لایەن یەکەم
بازار بێت یعنی ئەبێ حکوومەتیش بێت لەگەڵمانە یەک دوو کارگەدانێ بۆی ئاسانکاری بکە بۆ مارکێتەکان کە ئەم پێگاتێ دابین بکەن ئەشتوانی ئێمە دیسکاونت بکەین لە بازارەکان ئێستا لەسەر ئاسی جیهان لەم ڕۆژەیە لەم ڕۆژی پلاستیک باک فریدەیە چیەکەن داشکان نەکەن بۆ کەسانی کێنە ناو مارکێتەکەەوە کیسینالۆن بەکار ناهێنن بۆ بەس دەبری ئەم کەسە تەشجیع بکەن کە ڕۆژانە ئەم پرۆسێ دووبارە بکاتەوە چکە داشکانێک لە ڕۆژێکی وایە تۆ بچی کۆمەڵێشت بکڕیت و لە بەس لە بەخاوتی سینالۆنە پێنەمە خۆی لەخوا ئیمتیازات عین دەستکەوتە ئەمە جۆرێکە لە چارەسەرە بیدایەتەکان بەڵام چارەسەی تریشمان هەیە ئەوەیە کە پلاستیک بەجیا دابندرێ شوشە بەجیا و گوتمان پرۆسەی جاکردنەوەی ریسایکلینەکەیە ئەمە دێمن باسمان کردو بەڵام بەداخەوە کە ماڵەکە جیاشی ئەکاتەوە جارێک تر سیاری خۆڵەکە ینی بەزی ئەگەر هەر یەکێک ئەوە بماتوانیا ڕۆژانە یەک نەفەری ئەم شارە بەرینە ناوچەی تانجەرۆ بەس بیبێنە ئەوێ ئەنجە ئەزانێ چکارە ساتێکی لەوێ بەجێشتوە لەسەر ئەو خۆڵ و خاشاکە لاندفیڵە خوچکاوە هەر بۆ ناوەسێ بەشێکی زۆری ئەم مادانە هەمووی ئیتردا چۆڕاوەتەوە لیچێتی پێڵەن چڵکاوەکەی هەمەی چێتە ئاوی ژێر زەویەوە بڵێ تێکەڵی بەخاکە دا چۆڕاوە چۆتە ئاوی ژێر زەویەوە ئاوی ژێر زەوی بۆ پیسکردووی ئاوی سەر زەوی مەنتیقەی تانجەرۆمان پیس بووە ینی ئەمە خۆی لەخوای کارەساتەکە لێرەیە دەست پێکە ئەنجا بێ لەوەی کە کۆمەڵی باڵندە و ئاژەڵی کێوی لەو ناوایە پلاستیک لە ملیان ئاڵاوە ئەی خۆن بەکارهێنن ئەمانە خۆی زەرەرەکانن بۆی ئەگەر چارەسەرەکان ئێستا لەسەر ئاستی عالەمیشە لە سای 50 پلاستیک ئەتوان ریسایکل بکەنەوە دما باقی ئەوان تر زۆر کات دامپەکرێ بەڵام ئەوان شێوازی لاندفیڵەکانیان زانستی ترە ینی وەکۆی لای خۆمان نییە چڵکاوەکەی تێکەڵی خاک و ئاوی ژێر زەوی بێت چکە ئەیگرنەوە جارێکە ئەوان بۆ سەرچاوی وزە بەکارهێن بۆ تاقە بەکارهێن بەم شێوەی هەڕەمەکێ بەداخەوە خۆمان بڵێ لەبەرەوە ئەبێ هەر پرۆسی ریسایکلەکەی بیری لێ بکرێت کاتە یەکێک دەستی هاوڵاتی پێویستە دەستیشدا لەم گوڵە یەکێکیش لەو لاوە هەوڵێکی حکومی و ئاستی باڵای بڵێ بێ لە هەموو جەمسەرەکانەوە ئیشتیا بکرێت زۆر زۆر سپاس دکتۆر دەستەکانە خۆش